ئای نەمینم نەزار کچێ زاری کچێ زارێ چەند گوناحباری زارێ کچە تەلەفۆنش لەم لە مام مەغدیری بکە کچە تەلەفۆنش لەو خزمانە بکە بیبەنە مزگەفتێ بیشۆن ئای نەمینێم بەخوا پیاوەکی باش بوو عارف شتە لە توێ بەس چاوان لە بخاکم بدەی نەجار حەیرانی باشی وەمزانی مردی چمان نەبرد بوو نەمرد بوو نان مردنی چ ئەدی تو گوتت عاشیە و وتت زەڵتە لێدایە و ئەدی زارێ ئەدی تو نەگوت زەڵتە لێدایە هەندێک خەفەتی خوارد برمانە خەستخانەوی نامەوە ئێستا شکم هەیە شکم هێنیە جەڵتە لێدابیتن هەستە چیشم هەستە فەحسەکی بکە دکتۆرە گوری بزانە مامەت چیتی جارە فەحسی چی بکەم بابا لۆ کچینگۆ چییە لە چ دەزانیتن لە هیچ نازانی زاری کچێ کچیمە بۆ دکتۆرە دکتۆرە کورە زیاتر وەبینێ درت هەن بکەمنی و جارەی جەڵتەکە لێ بداتن نەوەت و پێدشی هینایە نەجات دۆنت وۆری شەراب نەجات عەمرە نەمینێ شەراب و مەرابی چ ئەو قوسە قورتی دەخۆی لعنتیکەنە شەراب شات ئەخە ئەو شەتەپەتە بوونیە حالی ببینە ئەدیکە زیبڕای چیشت نابینم بابا زیبرانە کچێ تو زانم ناوەش هەن قۆری لێ نایە هەن قۆری لێ نایە تخوا زیبرا ناوە زیبا کچێ تو زانم ئەوەی کە ناوەکەی نازانم لە چێندەری زیبا کچم وەرە زیبرا کەمان کەمان نۆناری عود های لە خۆشت وە چیە و کچووانە چیان بەسەراتیە چیژم زیبرا لۆ دەگیری I didn't pass, Uncle. چ دەری چیژم چ دەری باوکە ئەڵە کەوتوم لە ئیمتحانە ئای دڵم ئای کچێ هەستە بە حەفرەکەی دەست پێ بکەینەوە ئەی مەلەنجێ لەسێنەوە نا زیشم پێ دەستی بخوا درشم لۆی دەستێ چکە گەلێک تیژەشی نازدارە بەس قەیدینی ئەو داک و بابەی لەبێتە ناجار حەیرانی چیشەکەمان لە مەکتەبی بە پارە دەخینی نەجات بەلێ چیژەکەمان ساڵە چیژەکەمان جێ شانازیە نەجات حەیرانی ئەدی بابم هەتا چیژەکەتان ساقیت بۆ چیشم لە چەند دەسیکەتی For lesson. وڵی فۆری لۆ هینای تۆ لۆ نەجات کولۆ نەجات ئەگەورە جەڵتە لێ نەدانیە حەیات دەچی بۆ خوددایە ئەگەر ئەو سار نەمنی حەیات دەچیتن لەبیریتە چیشم خوانەکە لۆ جەڵتە لێداتن ئەو ساڵنە ساڵە چی دی پارە لۆ چیە لەگە لۆ کچم نەبی چێ بۆ خوددایی هەموو خەتەنگۆیە ئەگەر ناو چیژە ئەگەر بێت و جوان پەروەردەی بکەن ئەو هەیلی بەسەرە داهات ئەو هەمە پارە حتى تقول دفتر دولاري اللي صرف ذاك اما جنيا بهمي اللي تصدر 100,000 ما جا 15,000 نيو يعني حتى حسب ديو باور بك حمي خلقي وناقر 600,000 او ذاك تكشبانوت بنزينه يكشتي فير بكتي كنغو تنا فير تاتي وما بيبوا ماي جاش أبنا هيك كفير نبوا علم معرفة دوانية علم معرفة بارنية نجات ياس أي عمل النمينة جو صار نمري حياتك Daddy. Don't worry, my daughter. طب اسمع